ای رفیقانی طریقت دردی عشقم شارکه عزیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتووینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەندی گۆرانی بێژی ئەم جارەمان خاتوو نەرمین ڕەزا لەگەڵ مامۆستا سەباح سەنتور. خاتوو نەرمین زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەرە ئامادەی.
زۆر سپاس بۆ بەڕێزی ژێت مامۆستا سەباگیان زۆر سپاس دەکەم سەرچاو. جنابت لەم بەرنامەیە ئامادەی سپاستانەکەم بەخێرانتان دەکەم سەر چاومانات هەربژیت جنابەت هەمیشە یارمەتی دەر و هاوکاری ئێمە بووی لەم بەرنامانە زۆر سپاس دەکەین کە هەمیشە زەحمەت من پێت داوە ئێمەش خۆشحاڵین بەڕاستی کەەوە خزمەتی هونەرەکەن بە تایبەتی هونەری میلی ئەو هونەرەی کە ناسنامەی میلەتەکەمانە زۆر سپاس دەکەم ئەوانیشە بە ئێوە شانازی پیانەوەکەین ئەو بەرهەمانەی کە ئێوە هاتانە هونەرمەندەندان پێگەیان و بەڕاستی جێپەنجەتان دیارە هیوادارم هەر بەردەوام بن خاتو نەرمین گۆرانی بێژان هەمیشە و توێژیان لەگەڵاکەین باسێک لە خۆیانەکەن کە کێن و پێناسێکی خۆیان ببینەرانی بەڕێز ببێت فەرمو زۆر سپاس تا بە خێراتنتانەکەم زۆر سپاستانەکەم کەم دەرفەتتانیا بە من بەڕاستی جێگەی سپاس ساکەوە ئاورتان ناوتۆ لە زۆربەی وەکو ئاگادار و زۆربەی هونەرمەندانی گۆرانی بێژ و مۆسیقی سپاستانەکەم نشتان ساغ شەڵا سەرکەوتو بن و بەردەوام بن. پاشان من لە خێزانێکی هونەر پەروەری شۆڕژگێڕی سیاسی تقریبان با بڵێن هاتوومەتە دنیاوە لە شاری سلێمانی لە ساڵی 1970 هاتوومەتە دنیاوە خێزانەکەمان خێزانێکی ئاسایی بووین و خێزانێک بووین یەکتریمان خۆشویستوە و حەزمان لە هونەر بووە بە گشتی هەمومان و حەزمان لە بڵێن خۆشەویستی خاک و نیشتیمانەکە زۆر زاڵ بۆ بەسەرمانە و ئەمانەوەی لێ کردوین زۆر زیاتر برەو بەیانی هەوڵ بین ئیش بکەین بۆ خزمەتکردنی هونەری کوردی و هونەری میلەتەکەمان بۆی میلەتەکەمان زیاتر بەرەو پێش بچێ 4-5 برامێ و بە خۆمەوە 4 کەیت ئەمە خێزانەکەمان برایەکم ئەمری خوای کردوەوەی هونەرمەند بوو براکانی کەشم زۆر سپاس دەکەم براکانی کەشم تقریبان بڵێم برایەکم زوو گۆرانی ئەوە کاک محەمەد کاک ئەحمەی برام کاک سەباحی ژیناسیە و لە تیپ مۆلیبۆی هونەرمەند بوو ئازفکەمان چە بوو ئەوانی تریش ئاسفیان نەکرد کاگاس و کاکسەکە و بەزی تر بە بۆنەی ژیان و زڕوفەکە و وازیان لێ ناسا خەریکی ئیشی و کاری خۆیان ناسای من دەرچوی پەیمانگای هونەرە جوانەکانم بەشی مۆسیقام تەواو کردووە کاتێک کە مۆسیقام تەواو کرد اینجا دەستم کرد بە گۆرانی وتم چ ئامێرێک تەڵبژێردۆ من ئامێری فلوتم ئاسفا کرد بەڵێ ئێستاش بەردەوامی نەوەڵای ئێستا بەردەوامیم هۆکارێکی زۆرە حەز ناکەم لێرەوە باسی هەنێ هۆکاری ناخۆش بکەم کە زۆر جا پێم بڵێن باسی مەکەرەوە کە بەسەرم هاتووە بە بۆنی ئەوەوە کەتر ئالەتەکەم فرۆشت و بوو وازم لێهێنا تر تا ئێستاش ڕاستە لەوانە جارجار بیبینم بە ڕەفیقێش تێ ئازێف بکەم بەس زڕوفەکەوای لێ کردوم نەتوانم بچمەوە سەری بۆیە گۆرانیم هەڵبژارد کە بتوانمە چۆنێ بێ ئەو شتێ لە ناخمایە دەریکەم مەڵێ دوای دینە سەر ئەو کێشە و گرفتانەیە کە بەداخەوە بۆ ژنانی کۆمەڵگای ئێمە هەیە ئێستا بڕێکرانەوە هەیە ئازادی هەیە بەڵام هێشتا هەر ژنان ناوێرن ئەو جۆرەی کە حەز و ویستی خۆیان و ئارەزوو خۆیانە خزمەت بە هونەر بکەن ئەو هونەرەی کە پێیان خۆشحاڵی بژێرن دابنەریتەکە وایە لەکەیەوە دەست کردو بە کاری گۆرانی وتن وە چۆن ناو چۆن بووە کە هاندرایە و وەزانی بەرحاڵ هەستێکت تایە سۆزێکت تایە لە دەنگا چی بەرەولای گۆرانی بەڵێ من سەرەتا کە لە پەیمانگای هونەرە جوانەکان بووم لە فستیڤاڵەکانی پەیمانگای هەموو ساڵی فستیڤاڵ وشتمانە کرد وەکو سۆڵۆ وەکو کۆرس بەشداریم کردووە دوای ئەوە کە پەیمانگای هونەرە جوانەکانم تەواو کرد ئەخیر ساڵ سەرەتای بڵێن 95 بوو لە یادی یەکێتی هونەرمەندانی کوردستانە بوو من ساڵ ڕۆژ یادی یەکێتی کاک سەباح خوان کە من دایمە باسی یەکەم جێگای ڕێز و سوپاسە کاک سەباح دایمەن ینی هاوکاری منی کردووە یەکەم ئیش کە کردم و یەکەم بەرهەم کە دوای پەیمانگای هونەرە جوانەکەم ساڵی 95 بوو گۆرانی مریەم باوانم کە ئەمڕۆژ بە تەماین پێشکەشتانیکەین بەڵێ طبعا لەگە کاک سەباح و تیپی مۆسیقای فۆلکلۆر کە هەر ئامادەکردنەوەی ئەم ئاوازەکە فۆلکلۆرە ئامادەکردنەوەی کاک سەباحی سەنتورە و لەگە تیپی مۆسیقای فۆلکلۆرە تۆمارمان کردوێتەوە و پێشکەشمان کردووە لەو بۆنەیە پێشکەشمان کردوایش تۆمارمان کرد ئەو گۆرانی یەکەم گۆرانیم بوو کە بە خەڵکی ناسان و خەڵک زۆر پێی خۆش بوو زۆر ینی شتێکی باش بوو بۆ من وەک دەرکەوتن وەکو ئیش یەکەم ئیشم بۆ دێمۆلای بەڕێزت کە باسی تیپ موسیقای فولکلۆر و باسی مامۆستا سەباحت کرد مامۆستا سەباح پێم خۆشە باسێک لە تیپی موسیقای فولکلۆر بکەیت کە ئەو تیپەلەکەیەوە دامەزراوە کارویشەکانتان چۆن بووە بووینەرانی بەڕێزی باس بکەیت زانم زۆر هونەرمەندتان پێگەیان و زۆر خزمەتتان کردووە کە جێپەنجێتان دیارە
لە شاری سلێمانی لە باشووری کوردستانەوە لە پارچەکانی تریژ ئەوڕۆ بە حکمیەوە کە میدیا زۆرە و بەرحەڵ ڕاگەیاندنەکان زۆرن خەڵک خۆشبەختانە ئەبینێ ئەم بەرهەمانە درێ بە گوێچکەیانە هەمیشەی گوێ لێ ڕاگرن و پێیان خۆشە. تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد لە ساڵی 94ەوە بە فەرمی دروست بووە. تامان تا ئێستا هەر بەردەوامە، بەڵام لەو کات و زەمانەیە ئێمە بەڕاستی پێویستمان بە ئافرەت و گۆرانی بڵێ لە دوای ڕەوەکەەوە بوو، دوای ڕەوەکەش خۆتەزانیتە خەڵکێک زۆر ماندوو بوو بە مەسلەی ژیانەوە، بەڵامی تر ئێمە ئەو بەڕێزانی کە دەرچووی پەیمانگەی هەنەرە جوانەکان بوون هاوڕێشمان بوون و یەکتریشمان نەبینی ڕۆژانە، چونکە ئەو کوباسی کرد لە عایلەیەکی هونەرین براکانی مەبینی خۆی مەبینی برایشی عازف کمانچێکی زۆر مەشهورە لە سلێمانی کاک ئەحمەد، یەکێکە لە عازفە باشەکان. ئیتر بەڕاستی لەگەڵ حەزیشی لە گۆرانی ملی بوو هەر لەو زەمانەیە. ئیتر ئێمەش کام هەستمە کرد ئەم ئەوەی پێ باشە، یەک دوو تاقیمان کرد و دەنگی زۆر باش بوو، ئەو دەستمان کرد بە ئیش ئەو گۆرانیەمان بۆ ئەوە کرد. تیپی مۆسیقای فۆلکلۆری کوردیش تەنها بەس بە ئەو مۆسیقای لێ نەیەوە، تقریبا نزیکی بۆ دا ژنێک مۆسیقای لێیەوە، دا ئافرەتێک مۆسیقای لێیەوە. لە زەمنی ئەوانەیە مامۆستا بەیان هەیە، زەمبیا خانە، ئاڤان جەمالە، نیان خانە، چنار خانە، عەدەدیان زۆر کە ئێمە زۆر هاوکاریمان کردوون و زیاتر تیپی ئێمەش بەڕاستی لێو دەرکەوتن. ئەمە بێجگە لە کوڕان نزیکی 25 تا 30 گۆرانی بێژی هەموو ناوچەکان لە تیپی ئێمەشەوە دەرکەوتون زۆریان. یەکێک لەوانە بەریوان سەفا عەدین بۆ نمونە، یعنی کە دیار بن، کاک جەمالە، کاک داناغەنیە، کاک ئەیوب عەلیە، ئەوانە هەمووی لە تیپی ئێمەوە ینی سەری هەڵاوە و چوونەتە پێشەوە. بڵام ئەگەر کاک بەهەجەتی شاریان شت، چونکە ئەوەی ئێمە کە زەو زەمانەی کە ئێمە مۆسیقەمان لێیە بەڕاستی بە ئێمەیانەوەت تیپێکی فۆلکلۆری ئەو کاتەنە ئیشمان نەبوو کە ئەو شانەمان کردو، بەڵام وەکو گرۆپ ئیشمان کردووە. ئەوە بتەمە گرۆپەکەم بە تەواوی تەشکیل کرد. من حەز ناکەم زۆر قسە بکەم، ئەمەیە شتەکان لە لای نەرمین خان بۆی ئێمە هەموو قوتەکە بین بەو ئەمڕۆ کە وەک ئافرەتێکی تا ئێستا ماوەتەوە حەزی شەکە بەردەوام بێ و داینمەش بەڕاستی لەگەڵ ئێمە قسەمان لەگەڵاکەکاڵێ حەزەکەم ئیشی تازەتر بکەم لەو ئیشانەی کە هەمە. ئێمەش ئەمڕۆ کە کۆبینەوە ئیشەڵا بەشدار بین لە ئیشەکانیە، تەنها ئەوە دووسێ کەسمان هاتوین و یەکسەر ئەمڕۆژ هاتوین و حەزمان کردووە جوانیەک لە گۆرانیەکانیان ببەخشین. ئیشەڵا سەرکەوتووە بێ. زۆر سپاس دەکەم کاک سەباگیان، سپاسی کاک ڕێبوار و هەروە کاک نەوزادی ژەکەم کە لەم بەرنامە ئامادەن بۆ 250 ڕەنگینیانە و دڵنیان مرۆ بەرنامێکی زۆر جوان و سەرکەوتووەمانە بێ. نەرمین خان هەروەکە مامۆستا سەباح ئاماژەی پێ کرد، ئاوریان داوەتەوە لە بەشێک لە ژنان، دیارە چەند گۆرانی بژێکیان بەرحاڵ هانداوە، ئەوانە دەنگیان خۆش بووە، تەژێریان کردووە، پشتگیریان کردووە، وەختی خۆیان بۆی تەرخان کردووە، پێگەیاندووە بە ڕێزیێکی لەو ژنانەی، بەڵام بۆ کەمتر دەرکەوتووی. کەمتر دەرکەوتنی من بۆ دووسێ کارە گەڕێتەوە. من حەز ناکەم باسی نەخۆشی بکەمەوە بەشێکە لەوەی پەلە باسیەکەم، چکە زۆر کەزەدە باسی مەکە و زۆریشمان باس کردێتەوە، چکاوە زۆر ئاگادارە گوێگرانی دەنگی من و کەس و کار هەموو ێزانن ئەو بەشێک بوو. و دوای ئەو کەم تەرخەمی وەزارەتی ڕۆشنبیرانە کە گوێ نایە بە هەندێ ئافرەت و گوێ نایە بە هەندێ ژن، هەندێکی بەڕاستی فەرامۆشکۆ نەک ژن پیاوانیش بەمار ژن نەڵێن، ینی من ڕاستە لەگەڵ پیاوەکانە جیاوازی وام نییە، بەڵام ئەڵم منی ژن منیش ئیشەکەم ئیش، بەڵام ئەبێت لە عینەن کاتە ئاگاداری ئێمە بن زیاتر، لەبەرێ من ناتوانمەوە ئیشە بکەم کە پیاوەکان بۆ نمونە پیاوەکان ناتوان شەو بێنەوە لە شوێنی من ناتوان، مناڵی بچووکمێ ئیشی ماڵم هەیە، پیاو لەوانێت باشتر بتوانێت، پیاو لەوانێت باشتر بتوان سەفەر بکات لێرە بۆ هەولێر بۆ ئیشێکی وەزار بۆ ئەتوان ئاسانکاری بۆ ئێمە بکەن، ینی بۆ ژنان و ئەتوان هەمومان بەسەرکەنەوە نەک یەک و دوان، بۆ من بچم تەکلیف بکەم لەم لەو یان بە شێوەیە شتەکە بە نەوعێکی کە بخوازرێتەوە بکرێ تا ئیشێکم بۆ بکەن، ئەوە لێ کات پشت سارد بیت، بەڕاستی پشتە سارد دەبێتەوە یا تااقەت تەچێ لە ئیشەکە. ئەوان بە دەرەجەی یەکەم نەهاتون بە دەنگی ئێمەوە زۆر هەر لە هونەر لە وەزارەتی ڕۆشنبیری و لە هونەرمەندانی، ینی من ئەو گلێم لە یەکێتی هونەرمەندانیش کردو زۆر جار فەرق و جیاوازی نەکەن لە بینی هونەران، بێن تاقیکەنەوە ئەوەی بۆی ناکرێت بڵێ بۆی ناکرێت، ئەمە ناتوانێت گۆرانی بڵێ ناتوانێت ئیش بکە، ئەو کاتە جیاوازەکە لەوەیە بکەن و دەستگیرۆی هەمومان بەیەکەوە بکەن، ئیشمان بۆ بکەن. ینی ئێستا بڵێتونەڵێ ئیشەکان پارەی ئەوێ سەرفیاتی ئەوێ،
تۆ ئاسفێ بانگەکەی ئیشێ سۆڵەیەکت بۆ لێە کەمانچێک بۆ لێە قاعەکە بۆ لێە ژێوی ژیان وای لاتۆ لە وڵاتەیە یعنی تۆ کە نەتوانی دوو ئازف بانکەی دوو ئیشەکە جوان بکەیت سار دەبیت و نایکەیت ئەوانیش پشتگویان خسۆ ئیشە ناتوان ینی خۆیان بخەنە ژێر چاودێری خۆیان و بە ئیشەکە بە چاودێری ئەوان بکرێ و هەم تەقیمیش بکرێ گەر باش نەبێت ئەتوان پێشەوەی تەجیلکرێتەوە مارکێمە تەقیمی بکەن باش نەبوو نیکەن بەڵام کە ئیشی باش کرا با بێنە پێشەوە و زیاتر لە ئێمە پەرۆژ بن چکەمە بۆ خۆمان نیە بەتەنیا بۆ خزمەتی میلەتەکەمانە چکە مۆسیقا گەر مۆسیقایەکی جوان لە هەر وڵاتەکەی پێشەکرێت ئەگەی ئێمە بتوانین ئیشی جوان بکەین کوردستان بەرەو پێشە بن هەر شەر نییە بە چەک و بە توانین لە ڕێگەی هونەرەوە لە ڕێگەی هەر شێوەیەکی کە لە ڕێگەی مەسایلی تەندروستیە ئەگەر ئیشێکی جوان کە اقتراحێکی جوان بکەیت بەرەو پێشەوە چین زیاتر وایە بەڵام بۆ خۆت داوات کردووە لە وەزارەتی ڕۆشنبیری لە ینی پەیوەندیدار کە بەرحاڵ یارمەتی بکەن ئەو گۆرانیانێک کە ئامادەت کردووە یا پێت بڵێن گۆرانیەکان بۆ چیت کردو چون بۆ کردووە ئەوەی کە منەی زانم کە کردومەوە یا کە بیستومە من زۆر کات ئەخیر کەس بوومانی زانیمە ڕاستە خۆ من لەگەڵ کاک سەباح ئاگادارە لە ناو وەسەتەکەیان لەگە کاک سەباح هەبینم کۆمەڵێ برادرانی مۆسیقی گۆرانی ئەوانە بینم ئیشەکەن هەمووی ئەبینم ئەو بۆ بزانم من بۆ نەزانم کە ئیشێگە فەرمانێ دەرەچە بۆ نمونە لەو بینەیە هینای دەرچۆمەی کە پارە کۆمەڵێک ئەوەی کە ئیشی جوانی هەیە و ئیشی هەیە تۆماری بکە و مەبلەغی پارێنە بۆ ئیشەکە من ئەخیر کە زانیمە کاتە زانیم ئەتا فۆرمم وەرگرتووە تاوا بوو ئیشەکە چۆن من فریا ئەەکەوم چۆن ئەتوانم کاک سەباحی لەوانی لەو ڕۆ قسەی هەبێ نازامەگەر بتوانێت تەوزیحێکی بێ من ئەخیر کەس بیستومە نەک من زۆرمان واین لە وەسەتەکە شاین بۆ ئێمە نەیزانین یا بۆ خۆ بەخۆی من بە تۆ بڵێم ڕەفیقم زۆر نزیکنی ئەو بۆ بڵێ بۆ من نەبیستمیایکی کە نەیبیستێ بۆ ئێمە ئیسفادەی لێ نەکەین یعنی ئیسفادە لەو ئیشە نەکەین ئیشێکی جوان بکەین و بین پێشکەشیکرد مامۆستا سەباح ئەو هۆکارەت چییە کار چەند بەرنامەکەی ئێمە بەرنمەیەکە لەسەر ژیانی هونەرمەندان بەڵام لە ڕاستیە ئەو ژنانەی کە ئەیانەوێ کار بکەن زیاتر کۆسپۆ لە بەردەمیانەیە تا بڕێ کەسی تر تا پیاوەکان هۆکاری چییە ئەمە خۆی بەڕاستی گۆرانی بێ شەر بەعام ئەبێت ینی چالاک بێ بەڕاستی کاری هونەریش ئەوەی ئەڵێ چەپڵە بە دەستێک لێ نادرێت ئەو هونەرمەندانی کە بەڕاستی کە بێئاگان لە مەسەلەی کارەکان دوورکەوتنەوەن ئەسبابی هەیە بەسەر عادەتەن لە ئێمە بە تایبەتی ژنان کە شووەکەن لە شارێکی ئێمەیە تۆزێک لێچوونەوەیان هەیە ینی دوورەکەونەوە لە مەسەلەی کارە هونەرەکان ئەوە سەبەبی ڕئیسیە سەبەبەکەی دوم بازە کەسێکی خۆی چالاکە بەڕاستی کەسەکە چالاکە ینی مەحاوەلاکە دایمە دەنگ و باز بزانێت چییە جا هونەریش بەڕاستی ڕەفیقایەتی تایە ڕەفیقی تۆم و ڕەفیقی ئەوە ینی شتی بە یەکتری ئەڵێن زۆر جارێ هونەرمەند هەیە بەغیلە حەز ناکات برادەرەکەی ئەم چی کردەوە بزانێت چی کردەوە تر مەسەلە ئەوەیە تر لەگەڵ شوێنێکە ڕێکەوت بێ کە سوودمەند بێ یا کارەکەی سپانسەری بۆ وەرگرت بێ یا شخصی خۆی ئیشەکەی کردبێت هەندێک جار باسی ناکات ئێتر ئەم نیشانش بەڕاستی ناکرێت خۆ تۆ هەموو ڕۆژە بڵنگۆیەکە بەدەمەوە بێ هاوارکەی وەرن برادەران با ئێمە کاری هونەری بکەین ئەنی ئەوە ناکرێت بەڕاستی چونکە ئێستا گۆرانی بێژ ئەمنە زۆر بووە جاران بە پەنجەی دەست ئەژمێردا گۆرانی بێش کچیش و پیاویش بەڵام ئێستا ژنانیش ئێستا ماشەڵڵا لە هەموو ئایلێکە گۆرانی بێژێک هەیە دوو مۆسیقیشی تایە جا ئەمەیە کە زەرەرەکەی لە ئێمەیەوە بەشی ئەوان نەماوە ئێمە خواردومانە ئەجا من تەمەنەیەوە کەم ینی ئەوانەی کوون نەرمین خان ئەو بەڕێزانەی کە ئەیانێ گۆرانی هیلاکن بەدەست مەسەلەی هونەرەوە بەڕاستی ئەبێت زیاتر چالاکتر بیر لەوە بکەنەوە بچنە پێشەوە ئێستا نەرمین خان ینی لە دەنگە هەرە خۆشەکان نییە لە خراپەکانیش نییە ینی وەسەتە ئەتوانێت خۆی پێ بگەینە بگاتە ئەو باشە ئەو باشەی کە خۆی ئێوێ هۆی دەرنەکەوتن و دواکەوتنی ئەمیش ئەسبابەکان هەمووی لای خۆی نییە لای هونەرمەندانی کەشە ئەی لای مۆسیقیە بەڕاستی وەکو خۆشیوتی تەکالیفی ئیشکردن ئێستا لەم زۆرفی ئێستا زۆر زەحمەتە ئێمە هەموویەوە دوسێ ساڵە ینی مەخریکە لە وەزعی باشاژین و زیاتر هونەرمەندان دەرکەوتون ئەجینا پێش 10 ساڵ هیچ هونەرمەندێکی وا دەرنەکەوت بوو یا کچیا دوانمانە بوو ئەیش لە کۆنەکان
بەڵام تر ئەمیش نەحەقی نییە ینی لەم گەژۆتە ئەم تەمەنە و هەستەکات دەنگی شتێکی تا مەوجود و ئێوە گۆرانی بڵێ ئێوە خزمەتی بە هونەری ملی بکە یا بە هونەری کوردی بکە ئەبێت خۆی چالاکتر بەڕاستی هەڵسوڕێ ڕاستە من نەزانم لە ماڵەوە هیلاکە مناڵە داوامەکات مامۆستایە ینی ئەوانە تۆزە لە ئێمە زەحمەتە بەس ئەگەر ئێوە گۆرانی بڵێ ئەژبێ خۆی لاک بێ ینی هیچ چارێک نییە ئیتر لەوە لای هەنێک کەس چالاکی هەیە لای هەنێک کەسی چالاکی نییە بوونی خۆی بێ خۆی بسەلمێنێ ئەوەی کە ئەوێت ئەبێ خۆی بسەلمێنێ ئێمە شاوکارە بین بەڵام تر بەقەدەروی کە دەستمان چەند درێژە بۆ ئیشکردنەکە پێ بەقەدەر بەڕێکەی خۆر ڕاکێشانی وا بێت نەگاتە شوێنێکە نەتوان میشی بۆ وایە دەستان خۆش بێت
نەرمین خان ئەوەی کە کاکسەبا باسی کرد هۆکاری ئەوەش هەیە کە خۆت زیاتر کەم تەرخەم بووی لە ئاستی هونەرەکەتە بەڵام بوو خۆت بیرت لەوە نەکردووەتەوە کە گۆرانی دابنی یا هەر بە تەمای تیپ موسیقای فولکلۆری کورد کاکسەبا حسەنتور و هونەرمەندانی ئەو تیپە ئاوازت بۆ ئامادە بکەن و تو بچی گۆرانیەکە بەس بخوێنی بەڵێ ڕاستەوە پرسیارە جوانە زۆر جار خۆم ینی ئاواز هەبووە ینی هاتۆ بە مێشکمان ینی توانیم بەس زروفەکەیمەوە کاکسەباح باسی کرد تازەیمە تۆزە کەوتوینتە سەر پێ بەڕاستی زروفی هونەرمەندان زۆر ناخۆش بوو یان زروفی بارودۆخی سیاسی لەلایەک سیاسەکە تا حدێ باشتر بوو ئێستا تۆزێ هیوادارین باش بێ بەس بژێوی ژیان ئەوە بووە یعنی ئەو ئیشی کە ئەمان کرد مەجبور بووین یان دوای داوامەکەی خۆمان ئەمان کرد بژێوی ژیان وای لێکردبوون سەرقاڵی بژێوی ژیان بین ماڵ و مناڵ تازە ینی تۆزێ ئەمانیاتۆ کەوتوتە سەر پێ ئەو کاتە ینی لەوانێ بڵێم مسەجلێ نەبوو شتێ نەبوو کە ئێمە ئەو دەنگەکە من ئەو مێشکم و ئەو ئینەم بۆیێت تەجیلیکەین مۆبایلی ژۆک و ئێستا نەبوو ئەم ئایفۆن و شتا بتوانین تەجیلیکێ بۆ شێوەیە ئێستا کوالیتی شتەکان بڵێ اینجا زروف و زەمانەکەش مناڵ پەروەردەکردنی مناڵانە من خۆم زۆر جاکە گۆرانیم بۆتەوە قەت لایلایم بۆ مناڵ نەکردووە کە خەوانومە بەس گۆرانیم بۆتەوە زۆر جا گۆرانیەکانی کە بیستومەوتمە زۆر جار خۆم شتم دروست کردووە تەمەنام کردووە تەجیلێ بە تەجیلیکەم بۆی کە بیرم نەچێت دوای بیکەی بە شتێک هەروەش ئاوازداهاندێکە شتێکێ بە خەیاڵتە و ینی زۆر جار لە پڕکاشتی زۆر جوانی بۆیە ئەوە وای لێکم نەتوانم ئاخر ئەوە کاکسەباح پێم خۆشە ڕوونکردنەوەی لەمەم لە کاکسەباح هونەرمەندێک کە ئاوازێک دانی نۆتەکەی نانووسێتەوە دوای لە بیری نەچێتەوە یاێ حتممە تەجیلی بکە نەخۆشە شەر نییە مەرج نییە ئەو ینی ئەتوانیت نۆتەکەش نووسێتەوە بەڵام خۆی ئاواز وتنە ینی بێت تۆ بەرامبەرەکەت تێبگەینی زیاتر لە ئاوازدانانە تۆ عملی بەکارێنی زۆر عملی بەکارێنی بە شەردیش نیە تۆ تەجیل بێ وایە مێشی باش من بیست ئاوازم نەبەرە ئەو مشکلەی منە بیستمە هونەرمەندێکەکەی نووسیوەکرێت لە دوایە تۆ بۆ خۆی تەمرینی کردووە پرۆڤی کردووە بەڵام من خۆم کە مناڵەکەم خاوان و ئاواز هاتۆ بە شتدا گەشتمەوە بەس نەتوانین نۆتەکەی بنووسی لەبیرت نەچێتەوە ئەوە نا من ئەوەی کە خۆم بە خیالمە هاتۆ کە بە مێشکمان لە کاتی ئیشا بەس ئیشیشم کردو بۆ مناڵان ئاوازم هەیە بۆ مناڵان دامناوە ئیشی مناڵان ئیشم کردو یەک دوو ئیش لە کاتێکە مامۆسای باخچی ساوانی ئەربەت بووم لێ ئیشە بوو پیانۆ هەبوو لەسەر پیانۆکە هەر لەگەڵ ئەو ڕۆژی کە چوومەتەیە مباشرەم کرد بۆ بەیانی خەریکی ئاواز بووم شداتۆ مێشکما بەم پێی نۆتەکە نووسیمە تۆ دامناوە زۆر چاکە ئەی بڕێک جار هونەرمەندانی ژن یا گۆرانی بێژانی ژن باشتر بڵین گۆرانی گەڵنەوە هی فولکلۆر یا کەسێک وتوێتەوە هونەرمەندانی ڕەسەنی پێش ئێمە وتویانێتەوە ئێوە شەر هەمان شت دووباراکەنەوە بێ ئەوە دەستکاری لە شعرەکەی بکەن ئەو شعرە پیاوی گوتوویە بەرحەڵ ئەوەی کە معاناتی دەرونی خۆی بێ هەستی دەرونی خۆی بەرامبەر بە بەرامبەرەکەی دەربڕیوە بۆ هەر ئەچنەوە دووپاتەکەنەوە نایگۆڕن دەستکاری ناکەن هۆکاری چییە؟ من لەسەر و مەسلەی فۆلکلۆرە من یەکەم بە فۆلکلۆر دەستم بکرد زۆر حەزم لێ تا ئەژمرم حەزەکەم یعنی ڕاست لەوان ئیش تازەژەکەم بەس حەزم لە ئیشی فۆلکلۆرە زۆر ئیشی جوان و میلۆدی زۆر جوانتە من یەکی لەوانی کە گۆرانی باران بارانە ڕاستە بە هەروەکو خۆی ماوەتە تۆ کۆپلەکان من هەڵێ بژێرم کامەی کە لەگەڵ گۆرانەکە بگونجێ بەپێ هەمووی وەکو خۆی دانانێمەوە هەرێکۆ لە گۆرانی لەوانی هەڵ بژێرم دایئەنێم یەکی لە گۆرانیانە گۆرانی باران بارانەیە کە هاوسەرەکەم بۆی کردم بەڕاستی سوپاسێکم لەو کاتیانە خۆشمەوە زۆر وری پێ یان کە ئەو گۆرانی ئامادە کرد بە پەلە و ئامادەی کردەوە گۆرانی باران بارانە هونەرمەند خواڵی خۆشبی و ماملەیە مامۆستا ماملەیە کۆپلەیەکی وت خۆت باران باران نمنم تەڕمی کرد ئەو کچە ئەو مناڵە لە دین دەرمی کرد من حەزم نەکرد ئەو بڵێمەوە یەک دوو شاعیر لەناو شاری خۆمان بۆ من نابوو بڵێم وتم خۆش نییە بڵێم ویستم بێم یەک دوو کەسیش پێم تنە شاعرەکان هەریان ڕۆ ناسبێنم شتم و هیچی تیانی گەربی گۆڕم خۆم دەستکاریم کرد گۆرانەکە سایە بە تۆمارکراویش هینە باران باران نمنم تەڕمی کرد منوام لێ کرد عشقی چاوجوانەکەم لە دین دەرمی کرد چکە ئەگەر ئەڵێ عشقی چاوجوانەکەم کچ بێ کوڕ بێ چاوجوانە کچیش و لە کوڕیشە من وام لێ کرد بۆی بۆ هەردوو لا بشێ بتوانم منیش بڵێم کاکسەباح بگورە ئێوە شتێکتان کردووە وا بکەن کە دەستکاری ئەو تێکستانە بکەن چونەوە بۆ پیاوان کەی جەتوان بێڵێنەوە ئازادن بۆ ژنان
لەمپەر هەیە نەکەوەی گە بڵم نابێ بێڵێنەوە هێڵنەوە بەڵامەکەەوە پیاوێک بۆ ژنێک بریدی والله ئێمە ئەم مەرحەلەیە خێریش حتى لە ئەوانەتی مۆسیقای سلێمانی و یاتی مۆلەوی ئەگەر گۆرانیەک ژن بۆ پیاوی وتبێ هەر گۆرانێکە ژنان نەبووە بەس بۆ پیاوی وتووە یعنی پیاوانە بۆ ژنەکە بۆ پیاوەکەی وتووە یعنی ئەو بەڕاستی هیچ جوانکاریی تیانە بۆ لە ویشانە بەڵام ئیتر لەوتی بڵین لە ساڵی 2005ەوە بەڕاستی ئەو شاعرانی کە هەمانە هەمووی جاکرایەوە ینی گۆرانی ئافرەت جایە و گۆرانی پیاوی جایە زۆربەی شعرەکانیان چا کرد گۆرانی بۆ پیاو بۆترێ گۆرانی بۆ ژن بۆترێ بۆ ئاسمان بۆ زەوی بۆ دار بۆ سەوزایی بۆ بابەتەکانی کە مانای ئەوەیە وشە جیاکرایەوە ینی ئاوازەکان جیاکرای ئەمە بۆ ژنەوترێ ئەوە بە پیاو بەڵام تیپی ئێمە بەڕاستی تا شتێکی و لە بابەتەمان نەگرت بە ئەگەر وتوبێتمانە بێ خۆی وتوبێتمانەوە چکە نابێت دەستکاریگەن سەراحەت ئەی ناشرینی وشەکان بۆ شکڵە ناشرین نییە بەڵام مەحاولەمان کردووە کچێک گۆرانی کوڕێک نەڵێتەوە سەم مریەم باوانم کاوێڵێتەوە ئێمە بکو خۆی باسیگە کاتی خۆی گۆڕیمان کردم بە ئازیز باوانم مریەم باوانمان بەس دوای ئەوە چاکمان کردوتمان سە بۆ من ئەمڕۆ نیوی بیدایەتەکە ئەمە کە وتمان زۆربەی هینەکانی تیا بوو ئازیز باوانم مریەم باوانم ینی وشەکان ئەمانە تۆ کچی چۆنە بێ بڵێ مریەم باوانم لەبەر ئێمە تیپ ئێمە بەڕاستی زۆری تیمان بەوای کە شعر ینی ئەساسی ئیشەکە بێت تیاکرد بەڵام ئێستا محاولەکەن دایما هۆنراوی تازە بەکاربێنین بۆی بتوانین تێکستەکە ئەگەمان لە تێکست بێ بەڕاستی ئەگەر ئەدیبێک شاعرێک بەلاتانەوە کارەکانتان ئاسانتر ناکاتەوە بۆی تێکستەکە ئێمە هەڕواقینی سەبا بەڕێز خالید مەجفەرەجی چێگە لەو کەسانەی کە دایما ئەساسی ئیشەکانی ئێمە ئەو بووە کاک محەممەد پاکش عینەن شت یعنی ئێمە زۆربەی ئەوانی کە قسەشان ڕاکەین ئەوەی کە ماوە لە ژیانەما بێ تەلەفۆنی بۆکەن قسە ئاوای لێکین ئاوا بکەین یا ئەوە زۆر جوانە قساکەین ئەگەر بشمانە دەستکاریگەن پیانەڵین هیوادارمەش سەرکەوتوو بن و کارێکی باشە بۆ ئەوەی بەڕاستی ئەمە فلکلۆرەکان هیچ بەڵام گۆرانەکانش جیا بکرێنەوە بڕێک تێکستەیە بۆ ژنان نابێ بۆترین تەنانەت شێوەی وتنەکەشی نەرمین خان باسێک لەسەر ژنان بکەین لە باشووری کوردستان ئەو نەختە دەسەڵاتەشمان هەیە شکر ئازادە بەڵام بۆ هێشتا ژنان لە پەراوێرزان ئایا لە پەراوێرزدان وا ئەیبینین یان نەخێوانە وڵی تا حدێک ینی من وا نایبینم لە پەراوێزا بن تا حەدی ئیشمان کردووە ژنان ڕاستە من و خۆم لەوانەیە نەمتوانێت بە زۆر ژنمانەیە زۆر لە ئیشی جوانی کردو و ئیشی باشی کردو و دیاریشە بۆ نمونە لەم گەنجانە ئێستا ئیشی زۆر جوان کراوە ئەوانەی پێشوش تەبان بەڵام خۆ دەزانی ژن و پیاوەکو پێشتر باس ژن و پیاو زۆر فەرقیانەیە جیاوازێکی زۆر یانی ڕاستە ئەڵێن یەکسانی نوانە لە زۆر شتا ڕاستە یەکسانین ئەتوانین شان بەشانی پیاوەکان کار بکەین ئیش بەڵام بێ ئەوەشمان لەبەر چاو بکە ژن لە دەریشەوە کارەکاو لە ماڵیشەوە مناڵیش یعنی من لەوانێ زۆر جار سەفەر هات بێتە ڕێگەم نەمتوانێت لەبەر مناڵەکەم مێردەکەم بەس چووە ینی هاوسەرەکەم ڕۆشتۆ بە ماڵ نهاتوتەوە بە ئیشی هونەری چۆ بۆ دەورەی بینیوە بەس جیاوازی من و ئەو لەوەیە کە من ناتوانم مناڵەکە و ماڵەکانی فەرامۆشکەم زۆر ڕاستە لەوانێ زۆر جار کرد بێتم بەس ناتوانم هەموو جار هەموو کاریانی ئەوان بەجێ بێڵم فەرامۆشیان کەم و ئەوە من یەکێکە لەوانەی کە من نەمتوانیوە لەگەڵ ئەوەی کەوتمە و کێشانی ترکە دەستگیریمان نەبووانە یەکێک لەو کێشانی خۆم ئەوە بۆ کە نەمتوانێت مناڵ و زۆر جار مناڵەکە ژیان بەربەست بووە لەبەر بەڵێ ژیان بەربەست بۆ ژیانی ماڵ و مناڵت یەکێک لەوانەی دەوروبەریش تا حدێ ئێستش هەیە ئێستش ئەو هینە هەیە خەڵک زۆر کەس بەنەوە ئەسیرتەکە بەنەوەکی بە تایبەتی ئێستا حەز ناکەم بچمە سەر سیاسەت بەس هەنێ لایەنوهین کە وەکو بە شێوەیەکی غێر سەیری تۆکەن بە شێوەیەک سیر دەکەن کە تۆ مسلمانی تۆ ئیسلامی ئەگەر گۆرانی بێ ئەگەر بە شێوەیەک دەرکەوی لە شانۆڵەن گوناحە ئەو گوناحە زۆر زۆربێ لە ئێمەیاوە لە زۆر حاڵەتە و دەوروبەرەکەشمان زۆر جار کە بەنەو ئەی دوو جار بچیتە دەرەوە بۆ ژن پیا و لەوانەیە دەجار بچێت دەرە شەو نیوەشەو بێتەوە ئەتیادی بێت بەس من خۆم لەوانەیە خۆم ماڵ هاوسەرەکەم ئەتیادی بەلام بەس دوو جار بچمە دەور بڵم دراوسەکان بەنەوە ئەسێر نەکەن تا ئێستا ئەوە هەر هەیە تەقریبەن ینی ماوە ئەوە وایە بەداخەوە ئەوسە سەباح پێت وایە کۆمەلگا دەور و نەخشی هەیە لە بربەستی ژنانی هونەرمەندا بۆ ئەرک و چالاکیان بەڵێ ئێمە خۆتەزانانی ئێمە ئیش بۆ کۆمەلگاکەین لەبەرەوە لەبەر چاویشین بۆ بەتایبەتی بۆ ژنان و ئەوانە
ینی خۆتەزانی هەنێک کەس هەیە پێی خۆش هەنێک کەس پێ ناخۆشە و بە تایبەتی ئیشی هونەری هیلاک بوونە بەڕاستی چوونە دەرەوەیە جەماعیە ینی بە کۆمەڵە کرێت لەبەرەوە دایمە ئەو بربەستانە بۆ ئافرەت زۆر بووە بەس تر کاتی ئەوش هاتووە کە ئافرەت بەڕاستی بە تایبەتی لەو ناوچەی ئێمە ئێستا زۆر بە فراوانی ئیشەکەن و خۆشیان هەم وەک عازف و وەک وتن و وەک دانانی شەعر و زۆربەی کات ئەوە خۆیان بەڕاستی قەرار لەوایەن لەبەرەوە ژیان بەرەو پێشەوە ئەمەش تەسەوورەکەم هەنگاوی باشمان ناوە تا ئێستا سەرکەوتوو بوون با بچین گوێمان لە گۆرانی تر بێ و لینەوە خزمەتان بینارانی بەڕێز بۆ درێژەی بەرنامەکە. نەرمین خان ئێستا کە لەگەڵ تیپی موسیقای فلکلۆری کورد کارەکەی بەرحەڵ بەرهەم تۆمارەکەی کاری داهاتوت چیەوە بەتەمای چیت؟ وڵای کۆمەڵێک ئیشمان دەستێ لەگەڵ کاک سەباح و کۆمەڵە برادەری کەش لە دەرەوە
ئێستا ناتوان بڵێم هەمووی چی و چیە لەبەرەوەی لەوانەیە زروفێ بێت ئەگەر ئیشەڵا ئەم زروفە باش بێت هەمووی تۆمارەکەین و حاڵەکەین پێش ئەوەی کاین بێت ئەنی چارەسەریکەین ئیشەکان و شتێکی بۆ بدۆزینەوە ئەگەر سپۆنسەرە شتێکە بێت تۆماریان کەینەوەیان ئەگەر یەک دوو کلیپیشی لێ بکەین زۆر باشە بەس ناتوانم ناوی یەکەیەکی گۆرانەکان بڵێم چکە ئاوازی تازەشی تیا ئەبێت و ینی فۆلکلۆریش بۆ هەتا ئێستا کلیپت نەکردووە ئەوەی ڕاستی من یەک ئیشم دوو ئیشم بە کلیپ کردووە یەکێک لەوانە ئیشەکان ئەو بارانبارانەی کەوتم ئەو کاتە بە پەلە زۆر کوالیتی شتەکانی بە لە تەجیلات و لە تۆمارکردن لە کلیپەکەشەوە زۆر ئەوە نەبوو زوو لە تەلەڤیزیۆنی خاک بەیان کردم وەکو ئێستا نەبووە پێشکەوتنەوە شش ئەوەم کرد و دوای ئەوەش ساڵی 2001 بووە بزانم نەورۆز مەستم بە نەخمەی بولبول ئیمام سابا کوریار تومەتەوە تەوان یەکەم کەس بووم کە لە ژنەکانە دەست پێشخەرم کرد ئیشێکم کرد بۆ نەورۆز ئەو ساڵە لەگەڵێکێتی ژنانە بووم بۆ بەرنامەیە کردم و دوای تۆمارم کرد ئەویشم کلیپ کرد بەس لە تەلەڤیزیۆنی پەروەردەی بەس خۆم کلیپەکەم بەدڵ نەبوو چکە و ناڵم کوالیتی شتیم نەبوو لەبەرەوە بە تەمام ئیشەڵا گەرم بێ ئەمانەشی هەمووی کۆکەینەوە بیخێنە سەر سیدیەگە گەر ئیشەڵا ئەمر باقی بێ و زۆر باش بێت و پێشکەشی بکەین هیوادارم پێش بەڕێزت هونەرمەندانێک بوون هونەرمەندانی ژن لەوانەیە ئێستا ئەگەر ئەو ئازادیە هەیە کۆمەلگا بڕێک کراوەترە ناتوانین بڵێن کۆمەلگا داخراوە کراوەترە ئازادی هەیە وڵاتی خۆتە کێشە لە بەردەستا نییە کەس نییە سجنت کا کەس نییە بڵێ وشە کوردیە بۆ ئەوەت لە سەردەمی بەعسی جا هەروە بوو کەسنیان سجنەکرد لەسەر وشەی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستانی لە باکوور و لە ڕۆژاواش لەو فەزا داخراوە ئەبینی هونەرمەندانی گەورەی کورد سەریان هەڵداوە لە شان بەشان پیاوان ئایشەشان مریەم خان فەوزیە محەممەد گوڵبەهار خاتوشەین تاڵەبانی کە ئێستا ماوە هیوادارم تەمەنی درێژ بێ فەتانەی وەلیدی کە نەخۆشە و لە شاری سنەیە هیوادارم باش بێ ئەویش تەندروستی تا چەند توانیوتە لەمانە سوود وەربگری و گوێبی لەو گۆرانیەکانی ئەوان ئەمانە بکەی بە سەرمەشقی خۆت بۆ جوانکاری گۆرانی وتن بۆ داهێنانی نوێ وڵای بڵێ تو نەڵیانی ئێمە ئیسفادەمان کردو زۆر سوودمان لەو گۆرانی بێژە ژنە کۆنانە کردو من زۆر ئێستش گوێ لە خاتوفەتانەی وەلیدی ئەگرم کە بەداخەوە ئێستا نەخۆشە و زۆر دڵگران بووم کە بینیم ئا بۆ شێوێ نەخۆشە و هیوادارم زوو خوا شیفای بات بەس زۆر ینی یەکێ لەوانی کە ئەو تەسیراتی ئەوان نەبووە من لەوانەیە نەمتوانێت گۆرانی بڵێم گوێم لە ئایشەشان گرتووە گوێم بەس زیاتری فەتانەی وەلیدی زۆر تەسیری سەرم بووە یەکێ لەو گۆرانیەمەی مریەم باوانمە بزانم ئەوی ژووتوێتەوە ینی خاتوشەین تاڵەبانی هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئەویش و زۆری ئەو گۆرانی بێژانە بەس بە تایبەتی من زۆر سەرسام بە فەتانی وەلیدی زۆر گوێ لێگرم لە ئازار هیوادارمە سەرکەوتوبی بەرنامەکەمان برەو کۆتایە چێت و کاتەکەمان نەماوە مامۆستا سەباح ئەگەر شتێکی تایبەتیت هەیە من ئاماژەم پێ نەکردوێت بە کورتی فەرموو ئەمەشۆ بە هەموویە بەڵام بەڵم تەمەنە ئەوە کەم ژنان و کچانی کوردستانەکەم بیر لەو بکەنەوە ئێمە هونەرێکمان هەیە بە هونەری مۆسیقا و گۆرانی ئەو هونەرە من هەموو جارە تەمەنای ئەوواکەم ببێ بە ناسنامەمان ئەو ناسنامەیە لە هەموو شوێنێک دیارە بێت چونکە مۆسیقا و گۆرانی زمانێکی نەتەوەییە بەڕاستی دوێ ئەوەش هەموو گەلێک هەستی پێەکە ئەم زمانەی ئێمە چییە و چۆنە و گوێگرتنگەشی بۆ مۆسیقای کوردی ئەناسرێت لە هەموو دنیاە دووە قسەت چییە هەوادارانی دەنگی خۆت یا بۆ بەرنامەیە بینەرانەی بینی فەرموو بەڵێ زۆر سپاستانەکەم دوان زۆر سپاسیەوەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خەدمەوەی بەردەوامی و بەڕاستی من لێرەمێ بڵێم من ئەگەر ئیشی کەمم کردووە هیوادارم لێم وەربگیرەوە چەنە زۆر ینی بە زۆری نییە ئیشم کردوانەی کەم و پخت بێ و هیوادارم ئەوانەی کە گوێم لێگرن بە شێوەیەک ینی بتوانم ڕۆحیان ئارام بکەم بتوانم ساتێک خۆشیێکیان بەمە بتوانم وایان لێ بکەم ینی ساتی لەگەڵ گۆرانی منە بەخۆشی بەسەربەرن و هیوادارم بتوانم و چ من چ ژنانی کوردستان بتوانین دەست لە ناو دەستی یەک ئەگەر تەنیا شتێکی کەمیش بێ بیکەین بۆ کوردستانکەم بۆ بەرەو پێش چوونی کوردستان بۆی زیاتر میلەتەکەم بەرەو پێش بەرین من لە لای خۆمەوە تا
هەناسەیەکم تیاما بێ خزمە دەکەم و لە خزمەتی میلەتیام و هونەری کوردیان. هیوادارمە سەرکەوتوو بن. زۆر سپاسانەکەم. ئەخرین گۆرانی بینەرانی خۆشەویست دینە کۆتایی بەرنامەکە لەگەڵ هونەرمەندانی ژەنیار مەمەستا سەباح سەنتور، کاک ڕێبوار و کاک نەوزاد بە دەنگە خۆشەکەی نەرمین خان تا هونەرمەندێکی تر و تا دیدارێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس. سپاس بۆ تۆش. بەسەر بشین.